بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دیارە ئێمە ئەمڕۆ یەکەم ڕۆژی بەستنی کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەریە. کۆنگرە وێستگەی بەخۆداچوونەوەیە لە ڕابردوو چیمان کردووە و چ خاڵێکی سەرکەوتن بوو و ئیجابی بووە دەبێت لەسەری بەردەوام بین، چ خاڵێکیشی سلبی بووە دەبێت ئێمە وازی لێبێنین. دیارە کۆنگرە گرنگترین خاڵیشی دانانی نەخش ڕێگایە بۆ 4 ساڵی ئایندە. ئێمە بۆ 4 ساڵی ئایندە ئەوەی کە لە ڕەشنووسی پرۆژەی کارکردنی ئایندە و ستراتیژی نوێی کۆمەڵی دادگەریایە لەوە سەرچاوە دەگرێت کە یەکەم لە ڕووی ئیلتیزاماتی ئاین و بیر و باوەڕەوە زیاتر ئیلتیزاماتمان هەبێ و بە خۆمان ئابچینەوە و زیاتر ڕێڕەوی پێغەمبەر بگرین عەلەیهی سەڵات وەسەلام و تابعی قورئان و سوننەت بین. پاشان لە ڕووی جەماوەریەوە زیاتر گرنگی بە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و تێکەڵبوون بین لەگەڵ جەماوەری خۆمانە بە شێوەیەکی گشتی. خاڵی سێهەم لە ئاسی پەیوەندیەکانمان پەیوەندی نێوخۆی دەرەکیەکان کۆمەڵی دادگەری دەیەوێت پەرە بە پەیوەندیەکانی بدا لەگەڵ تەواوی لایەنە سیاسی ئیسلامیەکان، ڕێکخراوە ئیسلامیەکان، کەسایەتیە ئیسلامیەکان و لەگەڵ لە ئاسی هەرێمی کوردستان لەگەڵ تەواوی لایەنە سیاسیەکانە بە یەک ئەنازە بە یەک شێواز بە یەک مستەوە لەگەڵ هەمویان ڕادەوەستین. هەر کەسی ڕێزی لێگرتین ڕێزی دەگرین. وەکێ ئامادە بوو کە لەگەڵ کۆمەڵی دادگەریە پەیوەندی هەبێ ئێمە زیاتر ئامادەیمان هەیە و پەیوەندیمان دەبێت بۆ خۆمان هەوڵی پەرەپێدانی پەیوەندیەکان دەدەین لەگەڵ تەواوی لایەنە سیاسیەکانە بەبێ جیاوازی لەگەڵ لە ئاسی عێراق بە هەمان شێوە پەیوەندی باشترمان هەبێت لەگەڵ حکوومەتی ناوەندی و حیزب لایەنە سیاسیەکانی پێکهێنەرانی حکوومەتی ناوەندی لەسەر ئاسی دەوڵەتانی ناوچەکە و دەوڵەتانی ئیقلیمی لەبەرەوەی کاریگەریەکی واقعیان لەسەر بارودۆخی عێراق و هەرێمی کوردستان هەیە. پێویست بۆ دەکات کە ئەمە پەیوەندیەکانمان باشتر کەین لەگەڵیان ناڕێکی خەین. ئەوە بەشێکی زۆر کورتن لە ڕوئیایەمان بۆ کاری ئایندەمان کە تەمەنا دەکەم بتوانین ئەوەی کە لە کۆنگرەکە ئەندامان گرنگی پێدەدەن و مناقەشەی دەکەن و لەسەری دەنگ دەدەن دەیکەنە نەخشە ڕێگا بۆ 4 ساڵی ئایندەمان سەرکردایەتی نوێ بتوانێت ئەو خاڵانە جێبەجێ بکات. بەناوی خوای بەخشندە و میهرەبان دیارە هەموو حیزبێک پێویستی بە خۆداچوونەوە هەیە بە کاروباری ڕابردوویە بچێتەوە بەرنامەیەک دانا بۆ داهاتووی و کۆمەڵی دادگەریش ئەوە زیاد لە 4 ساڵ بەسەر کۆنگرەی چوارەمیدا ڕۆشتووە کۆنگرەی ئەنجام نەداوە لە بینی ئەم کۆنگرەی 4 بۆ کۆنگرەی 5 کۆمەڵی وێزگا هاتوۆتە پێشەوە کۆمەڵی ئیسلامی لە هەندێک لە ئینتیخاباتەکانە دەنگی کەمی کردووە لەواچەیە ئەمە هەندێک خەڵک بە لاوازبوونی حیزب لە قەڵەمی بدا هەندێک خەڵک گلەی لە قیادا هەبێ هەندێک خەڵک گلەی لە تەشکیلات هەبێ بۆیە کۆنگرە هەنگاوێکە بۆ تێپەڕاندنی ئەو کێشە و مشکلانە کە خەڵکێک پێی وایە کێشە و مشکلێ و کۆنگرە بەرنامەی 4 ساڵی داهاتوو دانات لە ڕۆژگاری ئەمڕۆدا بە تایبەتی ئێستا کە شەرق الئەوسات کە عێراق وڵاتانی دەوروبەر بە کۆمەڵێک گۆڕانکاری زۆر سەریعدا تێپەڕێ بۆیە بێ کۆمەڵی دادگەری بەرنمەیەک دانە بۆم 4 ساڵی داهاتوو ئەم بەرنامەشکەدایانە کۆمەڵی دادگەری ئەم بەڕێزانەی کە لە قاعەیە کۆبوونەتەوە سەرکردایەتین مەکتەبی سیاسین ئەندامی مەڵبندەکانن ئەندامی مەکتەبەکانن ڕێخستنەکانن ئەوانە ئەتوانن گۆڕانکاری بکەن و ئەوانە ئەتوانن بۆ 4 ساڵی داهاتوو نەخشەیەکدانن تا کۆمەڵی دادگەری لەسەر بڕات ئەمە بۆ هەموو حیزبێک ضرورە بەڕاستی چۆن هەموو جیازێک کاتێکە مدەیەکی بەسەردا ڕۆژ پێویستی بە ڕیفرێشێکە پێویستی بە نوێبوونەوەیەکە و حیزبیش بە هەمان شێوە کۆمەڵی دادگەریش بە هەمان شێوە وەکو چۆن لە ڕووی قانونیەوە کاتی کۆنگرێتی و بۆ بەخۆداچوونەوە و بۆ کاری داهاتوویش بە گرنگی زانیوە لە ئێستادا لەم کاتە ناسکەدا کۆنگرە ببەسێ بۆی بتوانێت هەنگاوەکانی بۆ سەرکەوتن تۆزە سەری حکا ئینشاءڵڵا.
بەنایخوای بەخشندەی میهرەبان سپاس بۆ خوا کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری باشترین و سەرکەوتووترین کۆنگرە بوو ئەتوانم بڵێم زۆر لە کۆنگرەکانی تر پێشکەوتوتر و نەوعیتر بوو و عەدالەتی تێدا بەدی دەکرا و ئەوەی جێگەی خۆشحاڵی بوو مامۆستا سەرۆکی کۆمەڵی دادگەری چوار تەوەرەی خستە ڕوو کە گرنگترینیان دوو تەوەرە بوو کە باس لە ئەمنیەت و پاراستنی قەواری هەرێمی کوردستان و ئەو شەڕانەی ئیقلیم و بوونی ڕۆڵی کۆمەڵ بۆ چۆنەڵی ڕۆڵی ئاشتەوایی و بەرقەراربوونی ئاشتی لە هەرێمەکەدا ئەمە گرنگترین بوو و کۆمەڵێک بابەتی زۆر گرنگ و جەوهەری تری خستە ڕوو وەکو پەیامێک بۆ ئەندامانی کۆنگرە ئەمە گرنگترین بۆیە ئەتوانم بڵێم کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری سەرکەوتووترین و نەوعیترین و باشترین کۆنگرە بوو لە ئێستادا. لای هەمان ڕوون و ئاشکرا کۆمەڵی دادگەری ڕۆڵێکی زۆر کارا و باشی هەبووە لە هەموو وێزگەکان بێگومان ئەگەر بگەڕێینەوە بۆ ڕابردوو لە تەواوی خولەکانی پەرلەمانی مەکە نوێنەراتیمان کردو و نوێنەرمان هەبووە ئەکتیڤترین و کاراترین ئەنداممان و نوێنەرمان لەوێ ڕۆڵی خۆیان بینیوە بە چاوێکی تیژ و فکرێکی تیژ نوێنەرایەتی گەلیان کردووە نەک بە تەنهایی فراکسیۆنێک و ئەگەر بێت و لە دام و دەستگاکانیشدا بوو بن الحەمدلله پێگە و جێگە دەستیان دیار بووە ئەمە لەو پێگەیەوە لە ناو جەماوەردا لە پێگەی سیاسی الحەمدلله کۆمەڵ ڕۆڵێکی کارای هەبووە و لە پێگەی خێرخوازی و کاری پەروەردەیی و خزمەتگوزاری تەواوی جنگەکانی کۆمەلگا ڕۆڵی کارای هەبووە بۆیە ئەتوانم بڵێم کۆمەڵ مادەم لە ڕابردوودا ئەو خزمەتە بەرچاو باشەی کردووە ئێستا شانسێکی بەرچاوی هەیە ئەتوانێت لە دوای بەستنی کۆنگرەی پێنجەم نوێبوونەوەیەکی تەواو تازەگەرێکی تەواو لە ناودام و دەستگاکان و ئۆرگانەکاندا بەخۆیەوە دەبینێ دەتوانێت ڕۆڵی کارا ببینێ گرنگترین شت کە ئێستا قەیرانێکی قوڵی دارایی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە مامۆستاش لە پەیامەکەیدا ئەوەی وت ئێمە دەبێ ڕۆڵی کارامان هەبێ بۆ دەستخستنی داواکاریەکانی خەڵکی بەشمەینەتی هەرێمی کوردستان بەسیترین شت کە موچەیە کە بەداخەوە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە دەستیان خستۆتە بینە قاقای موچەخۆران ئێمە دەبێت ڕۆڵی کارامان هەبێ بە سیستمێک و بە تەکنیکێکی زۆر باش بتوانین ئەو قەوارەی هەیە درێژەی پێ بدەین و لە دەستی نەدەین وە بتوانین داواکاریەکانی خەڵکی هەرێمی کوردستان جێبەجێ بکەین و ئاشتی زیاتر و زیاتر و زیاتر لە هەرێمەکەماندا بەرقەرار بکەین. دیارە ئەو نۆزدەی حەوتی 2025 ڕۆژی شەممە کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری بەڕێوەچوو دیارە ئەو کۆنگرەیە لە خۆناغێکی زۆر هەستیار لە ئانوساتێکی زۆر هەستیار کە ناوچەکە پێیدا تێدەپەڕی و کۆمەڵی دادگەریش دوای ئەوەی کە لە هەڵبژاردننی ڕابردوو بەهۆی ئەوەی کە دیزاین کرابوو و ساختەکاریەکی زۆر کرابوو کۆمەڵی دادگەری تەنها سێ کورسیان بۆ دانابوو کە بڕیاریدا کە بایکۆتی بەشداریکردن لە پەرلەمانی کوردستان بکە بەڕێوەچوو و کۆمەڵی دادگەری لە هەمان کادا ئامادەکاری دەکا بۆ بەشداریکردن لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کەوا بڕیارە لە مانجی 11 بەڕێوە بچێت. ئەو کۆنگرەیە جیا لە کۆنگرەکانی تر کۆمەڵێک لە خەڵکی نوێ نوخبە گەنج خوێندەوار خاوەن شەهادە خۆیان کاندید کردبوو و بەو پەڕی ئازادانە ئەندامانی کۆنگرە بەشداریان کرد بۆ دەنگدان بە نوێنەرانیان کە دیارە 78 کاندید هەبوو بۆ سەرکردایەتی کۆمەڵی دادگەری قۆناغی داهاتوو ئەندامان ئازاد بوون لەوەی کە یەکی تا 29 کەس هەڵبژێرن بۆی داهاتووی کۆمەڵی دادگەری بەڕێوە بن و ئایندەی کۆمەڵی دادگەری بدەنە دەست کەسانێک کە متمانیان پێی هەیە ومێدمان وایە کە کۆمەڵی دادگەری لە داهاتوودا زۆر گەشاوە بێ و خوێنی نوێ چینی گەن زیاتر بێنە پێش و هیوای سەرکەوتن بۆ کۆمەڵی دادگەری دەخوازم. کۆمەڵی دادگەری ئەوەی کە پێویستە بە خۆداچوونەوەیەکی ورد بکە
چونکە بە دڵنیاییەوە هەموو دامەزراوەیەک و لە هەموو قۆناغێک پێویستی بە خۆداسوونەوە هەیە سلا کاتی گەشەکردندا و لە کاتی پاشەکشەکردندا لە کات بۆ ئەوی دیراسەی خاڵە بەهێز و لاوازەکانی خۆی بکات ئەو خاڵانەی کە لاوازن چارەسەریان بکە و نێڵێ کاریگەری لەسەر ئەدای کۆمەڵ بکە و ئەو خاڵانەی کە بەهێز بوون هەوڵ بدەین پەرەی زیاتریان پێ بدەین و بیر لەوە بکەینەوە ڕێگا و ئالیەت و شێواز و میکانیزمی نوێ بدۆزینەوە بۆی بتوانین ڕوبەڕووی ئەو ئالنگاریانە ببینەوە کە لە ژینگەیەکی زۆر ئاڵۆز کە ڕوبەڕوومان دەبێتەوە لەو قۆناغی کە ئێمە تێیداینەوە ئایندەش چاوەڕێ دەکات. بەنایخوای گەورە و میرێبان ئێمە و خۆندامانی بەشداربووی کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەریە بە هەمومان بۆ گروتینەوە هاتینەتە ناو کۆنگرەوە تاکو بتوانین بۆ 4 ساڵی داهاتووی کۆمەڵی دادگەری بتوانین بەرنامە پرۆژانێک بین ئاراوە تاکو کۆمەڵ لەو ساتێک کە ئێستا تێیدا وەستاوە زیاتر گەشە بکە و زیاتر بچێتە ناو جەماوەرەوە ئەوە شەکەمە زیاتر بتوانین لە تەواوی ئەو بنکە جەماوەریانی خۆمان کە هەمانە لەناو شار و شارچکەکانی هەرێمی کوردستان زیاتر بەرەو بەکارە بارە ڕێکخراوە یەکان و تەواوی کاروباری ڕێخستنی خۆمان بدەین و بتوانین زیاتر بە گەشە بە دەنگ و سەدای کۆمەڵی دادگەری بدەن لە ناو خەڵکی هەرێمی کوردستاندا. ئەوەیە کە ئەمە لەوانەیە زۆر جار ڕوبەڕووی ئەوە دەبینەوە کە ئێمە پەیوەندیمان هەبوو لەگەر وڵاتانی دەرەوەدا بەڵام ئەوەی کە لەسەر ساعەکەشدا دەبیندرێ کە ئێمە کەمترین پەیوەندیمان هەیە بگرەهارنیمانە لەگەر وڵاتانیدا وەکو لە ئەنجامی ڕابردووی بینیمان لە کاتی دیزاین پەرلەمانە دیزاین کراوەکەدا بینیمان کۆمەڵی دیادگەری کە چۆن ڕێژەی کورسیەکانمان لەبەرەوەی پابەند و پەیوەست نەبوون بە هیچ وڵاتێکی دراوسێەوە ئێمە کورسیەکانمان بەشێک لە کورسەکانمان لەدەستدا لە هەڵبژاردننی پەرلەمانی داهاتوودا وای کرد کە ئێمە بڕیاری ئەو بدەین کە بایکۆتی پەرلەمان دیزاین کراویش بدەین ئەمە نابوو ئەوەی کە بمانەوێت لە داهاتوودا سوود لەوان وەربگرین بۆ ئێمە بتوانین ژمارە کورسەکانمان لە هەرێمی کوردستان زیاد بکەین بەڵکو بەوەی کە بتوانین لەگەر تەواوی هەم لە دەرەوە هەم لە ناوخۆی کوردستانی زیاتر بگرەوە بۆ پەیوەندیانە بدەین کە پەیوەندی سیاسەکانی خۆمان بدەین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دست پێک سوپاس بۆ وێ دەرفەتێ پۆستیا کانالی ئاسمانی پەیام بکەین بەڕاستی کنگرەی پێنجەی کۆمەڵە دادگەری کوردستان و ئەڤریکا باژێرێ هەولێرێ هاتیە ئەنجامدان کەش و هەوایەکی گەلک و گەلێکی برایانە هاتە ئەنجامدان جهێ خوشحالیە و حقیقت حتی کە ئەم هاتینە ژوور ڤەژی يعني ما توقعه به چندینات کرد حتی هاوی رادای کش هوایی که همنانه برایانه ایک دست ایک هست ایک هلویست ایک موقف اپیک و کد بیشن امرابوین برای خستنا مالا خو نکرنا مالا خو مالا دادگری کردستان بود 4 سالت آینده و هیویامه اش خود تعالی اوه کاچا پنگا و ایکه الوهوله ابشیوه که گله که سرکفتیانه هات انجام دان ابوان 4 سال دهاتی داشتی انشاءالله تعالی خود تعالی دی برکت که گله که مازندته بو برای پیشچونا اوی کار خیرخوازی و چاکسازی و بانگوازی و سیاسی و حتی دی ماهیه طبعا ما گوت برای خو کنگره آنکو نیکرنه وکرنه فرمکانیه ریخ خسنا نف مالا حزبیه یه وک همالیه جبرند راستی گله که پیتویه افریقا وگو کمالا دادگری پیتویه هندک خالت هین کو 4 سال بوری ام فخر و شانازی پیبکین ادوی کنگره دا و وکو بجنه قیادانی دا جبراستی گلک ترکیز بکیتا سروان کارا ایک شوان کارا کار پرورده و بانگوازه کو ام فخر و شانازی و تماشای اوی بابتیت کین کمالا دادگری شایه وکو بجن شوایه که سرکفتیانه بانگواز و پرورده سرکفتیانه بوی خلکی براستی پیام خود تعالی پیغمبر خود تعالی علیه الصلاة والسلام بو خلکی کردستان بگشتی
بالا بکتن اوش لایکی باش لایکی دیو اد گلوان قیرانا گلوان قیران و دست حالاتا گندل یکوب سر حولاتیت حرم کردستان اینای و به خدان کری و به سمیان کری و به کرامت کری براستی کوملا دادگری به فخر و شانازی و عبرو که ادوان 4 سال بوری دا و برنو که جی براستی خوب فقیر و هجارت اوی ملتی اوی حرم خو کری یک خدان کو اپریکا برنامه خود خیرخوازی و بخشین و ریخراین دین و کد بیجن خیرخوازی و اف پیامگیان دی خلکی میدانی ین شیعه اکد بیجن 10,000 حولاتین اوی حرمه اش قیران و فقیری و هجاریه حتی راده که و کد بیجن در باز کن اوجی راستی خالق و گلک رون و برچاوه بەناوی خوای بەخشندەی میرەبان خۆی کۆنگرە گێڕانەوەی ئیقاعی ئیشکردنە بۆ سەر 0 پلەی جوڵە پاشان دەستپێکردن لە خاڵێکەوە کە لە ڕووی سیاسیەوە پێی دەوترێ وەرچەرخان کە گۆڕانکاریەکە لەو هەنگاوانەی پێشوو هەیبوو بۆ تازەتر بە معنایەکی تر گەنجکردنەوە و تازەکردنەوەی حیزب لە سیماتیکێکی نوێدا و لە فۆرمێکی نوێدا کۆنگرە کارخانەی بڕیار و ڕاستپاردەیە کە لە ئەنجامی ئەم بەسنیەم کۆنگرەیە کۆمەڵێک بڕیار و کۆمەڵی ڕاستپاردە لە دایکە بێ کە پێویستە سەرکردایەتی داهاتوو بۆ 4 ساڵە پێوەی پابند بێت کەواتە ئێمە ئەگەر لێرەوە استراتیژیەت هەڵێنجین هەنگاوەکانی داهاتوومان لەم استراتیژەوە ئێتە پێشەوە خۆتان ئەزانن حیزبی سیاسی بەعام لەسەر 3 بنەما تەشکیلە بێ تشکیلەیەکی ئایدۆلۆژی تشکیلەیەکی چینایەتی تشکیلەیەکی هەڵبژاردن کە پێی دەوترێت جەماوەری کۆمەڵی دادگەری قۆناغێکی بڕی کە پێی دەوترێت تشکیلەی ئایدۆلۆژی کە توانی پێشوو لەسەر ئەم قۆناغا کۆمەڵێک نخبە کادێر پەروەردە بکە کە هەڵگری ئایدۆلۆژی ئیسلامن پاشان لە دووە انتخاباتی 2005ەوە کۆمەڵ تحولێکی تری کرد هاتە بوو بە حیزبێکی هەڵبژاردن کە دەتوانین بڵێن بوو بە حیزبێکی جەماوەری ئێمە وەکو کۆمەڵ ئەو تەشکیلەی کە پێ دەوتێ حیزبی چینایەتی لای ئێمە نییە بەڵکو ئێمە ئەمانەوێت خاوەنداریەتی هەموو کوردستان و هەموو خەڵکە بە یەک چاو بە یەک ڕەنگ سیرکەین بەڵام ئەوەی گرنگە ئێمە قۆناغی نخبەمان بڕیوە و قۆناغی جەماوەریش ئێمە چۆن ئەم دوانە بە یەکە ببەستینەوە کۆمەڵی دادگەری ئەم کۆنگرەی پێنجەم وەکو وێزگەیەک سەرەکە بۆ وەکو لەژێر دروشمەکەی شاڵە وەرچەرخان و نوێبوونەوە جا کۆمەڵێک ئامانجی هەیە بۆ داهاتوو یەکێک لەوانە تونند و تۆڵکردنی پەیوەندی سیاسی لەگەڵ بڵین پەیوەندی سیاسی ناوخۆیی و هەرێمی و پرۆژەیەکی نەتەوەی ئەوکڵی هەماهەنگی لە نێوان گەلی کورد لە هەر 4 پارچە بۆ ڕوئیایەکی هاوبەش بۆ ڕوانین بۆ قەزەی کوردی ئەوانە ئامانجن و ئامانجی پەروەردەیی تونند و تۆڵکردنی لایەنە پەروەردەیەکەی بۆ جارێکی تر و ئەو بنەما شەریعیانەی کە کۆمەڵی لەسەر دامەزرا جەنابی مامۆستا عەلی باپی تەئکیدی کردەوە کە جارێکی ترە بێ پابەندیەکی باشتر بەو بنەمانەوە بکەین و ئەندامان لە ڕووی پەروەردەیەوە گرنگێکی باشتریان پێ بدرێ و هەموو یەکێک لە لای خۆیەوە مامۆستات ئەو ئاراستی کرد کە تێکەڵ بە جەماوەر بن بکرێنەوە لەگەڵ خەڵکە ئەوانە تەقریباً کۆمەڵێک ئامانج بوو وڵی کۆمەڵ خۆی ئەگەر ئێماوە سیرکەن کۆمەڵ پرۆژەیەکی سیاسی ئیسلامیە لە بەرامبەر پرۆژەیەکی نائیسلامی جا بۆی وتم نائیسلامی ئیتر سۆسیالیزمە لیبرالیزمە هەر شتێکە ناوێنێ گرنگ ئەوەیە کۆمەڵ
تعبیرە لە ڕەسەنایەتی کوردەواری و پابندبوون و ئیلتیزام کردن و پشتیوانی پرۆژەی کۆمەڵ پشتیوانی بەها باڵاکانە پشتیوانی پارێزگاریە لە شوناسی کوردی و مێژووی کوردی شتی زۆر گەورەی کردووە بەڵام بە تاکید بەهۆی هەندێک ئەتوانم بڵێم خاڵی لاوازی خۆی و هەندێک فشاری دەرەکیەمانە ئەتوانم بڵێم کۆبوونەتە وای کردووە کە لە یعنی جێی تەماحی ئێمە ئەبێ زیاتر بواە کە نەبووە لەمە دوای ئینشاءالله هەوڵ بین یعنی زیاتر ئەو ئەرکەی لەسەرێتی بیگەێنین و ئەبێ ئەو خەڵکەشیکە و ئەدای ئەو ئەرکە ئەکا بەڕاستی بێ خەڵکەکە لە ئاستی ئەوە بێ یعنی وەکو بڵێ ئێمە پرۆژەیەکمان پێ پرۆژەیەکی باڵایە ئەبێ خەڵکەکە بگەنە ئاستی ئەو پرۆژە باڵایە بۆی بتوانن ئەدایەکی باڵا بکەن لە ناو کۆمەڵگەی خۆیان ناو نوێنەرایەتی میلەتی خۆیان بکەن لە داهاتوویەکی نزیک ئینشاءالله. کۆمەڵی دادگەری کوردستان پارتێکی سیاسی ئیسلامی کوردستانیە هەڵقوڵاوی واقعی حاڵی هەرێمی کوردستانە ئیمتیداد و درێژە پێدەری هیچ فیکر و ئایدۆلۆژیایەک نییە کە لە دەرەوەی هەرێمی کوردستان سەرچاوەی گرتوێ بەڵکو بەهۆی ئەو زوڵم و ستەمەی کە ڕێژێمە یەک لە دوایەکەکان لە عێراق و هەرێمی کوردستانە بەرجەستەیان دەکرد کۆمەڵێ زانا و کۆمەڵێ خەڵق گەنج و چین و توێژە جیاوازەکان بڕیاری خەبات و شۆڕشی چەکداریان لە بەرامبەری ئەو ڕژێمە داوە کۆمەڵی دادگەری درێژە پێدەری ئەو خەباتە چەکداریەیە کە لە ژێر ناوی پرۆژەی کاری ئیسلامیە خەباتی کردووە بۆی ئەوەی کەکە لە خاڵە ئیجابیاتەکانی کۆمەڵی دادگەری کە هەڵقوڵاوی ناوواقعی حاڵی کۆمەڵگەی کوردەواریە کۆمەڵی دادگەری کوردستان پارتێکی سیاسیە بەردەوام لە بەرەی مافخوراوان و ستەمدێکراوانی هەرێمی کوردستانە دەنگێکی بەرز و بڵندگۆیەکی بەرزە بۆ داکۆکی و دابینکردنی مافەخوراوەکانیان هەرگیز کۆمەڵی دادگەری لە پێناوی بەرژەوەندی حیزبیەکانی خۆیان بەڵێ بۆ هیچ داوایەک نەکردووە وەکو نای بۆ هیچ داخوازێکی کە نەکردووە بەڵکو بەرژەوەندیەکانی خەڵقی هەرێمی کوردستان لەکوێ بوو بێ کۆمەڵی دادگەری لەو شوێنە بووە و داکۆکی لە مافی خەڵقی کردووە هەرگیز کۆمەڵی دادگەری لەسەر هەڕەشەیە کە کرابێت وازی نەهێناوە لە داخوازیەکانی خەڵقی و هەرگیز تمۆحی و مادە و خۆشگوزارانیەکان وای نەکردو کە کۆمەڵی دادگەری ڕازی بێ بە زۆڵ مستەمێکە لە هەرێمی کوردستانە لە خەڵقی کراوە هەر ئەمەش وای کردووە کە بەردەوام لە سەرۆکی کۆمەڵەوە تاکوونەی ئەندامانی خوارەوەش ڕوبەڕووی زۆڵ مستەم بکرێنەوە کۆمەڵی دادگەری لە سەرەتای ڕاگەیاندنیا ئەوە موقیفەکانێتی کە سەرکردەیەکی وەکو مامۆستا عەبدوڵڵای قەسرێ ڕوبەڕووی تیرۆر دەبێتەوە پەرلەمانتارێکی وەکو مامۆستا سەنگاوی ڕوبەڕووی تیرۆر دەبێتەوە سەرۆکەکەی و ئەمیرەکەی و ژمارەی لە سەرکردەکانی لەلایەن ئەمریکاوە دەگیرێت ئەمە ڕەسەنایەتی کۆمەڵی دادگەری دەردەخا و بێگومان ئەو ڕەسەنایەتیش هەر دەمێنێتەوە کۆمەڵ خاوەنی مەبدەئی سەربەخۆیانی خۆیەتی و بەردەوام دەبێت لەسەر ئەم مەبدەانە و بەردەوام داکۆکی لە پەرلەمان بین لە دەروی پەرلەمان بین لە حکوومەت بین لە دەروی حکوومەت بین تەواوی دامە دەستگاکانمان میدیامان ئۆرگانەکانمان ڕێکخراوی خێرخوازیمان لە بەرژەوەندی خەڵقی هەرێمی کوردستانە بە بێ جیاوازی بە جیاوازی ئینتیما بیر و بەچوونەوە طبعا کۆمەڵی دادگەری بۆ خۆی سەرۆکەکەی مامۆستایەکی ئاینیە و مەکتەبی سیاسی چەند مامۆستایەکی ئاینی تایە و لە ڕابردوو هەر مامۆستایانی ئاینی دروستیان کردووە حیزبێک کە بەم باگراون دەبێ و خزمەتی مزگەوت و داوای ئیسلامیش بکە بەم باگراون دەبێ عەجیب نییە کە زۆربەی مەشروعەکانی لە خزمەتی داوایە بێ چونکە بەڕاستی ئێمە هەدەفمان وشیارکردنەوەی خەڵکە لە دینی خوای پەروەردگار و بانگەوازکردنی خەڵکە بۆ لای دینی خوای پەروەردگار ئەمەش نەهجی کۆمەڵی دادگەری بەڕاستی هەر بۆیە کۆمەڵی دادگەری لە ڕابردوودا کۆمەڵێ لە کۆمەڵێ قوتابخانەی شەرعی کۆمەڵی دارولحەدیث و کۆمەڵێ
فەزایی دانەوە بۆ خزمەتی داوە ڕادووی دانەوە بۆ خزمەتی داوە کۆمەڵێ پیجی دانەوە بۆ خزمەتی داوە ئەمە لە داهاتوودا ئومێ دەکرێت بەو تەشکیلەی کە بڕیارە تەصدیق بکرێت لە کۆنگرەدا پێم وایە زیاتر گرنگی بە داوە و بانگەوازی زیاترەدا لە داهاتوو چووکە و دەوروبەر و وڵاتەکەش ئەوە چووکە بەڕاستی لە بابەتی سیاسەتدا خەڵک هەندێک جار هیلاک و ماندوو بۆ بەڵام لە بابەتی داوەیە لە بابەتی بانگەوازکردنە خەڵک بەردەوام لە وە کۆمەڵی دادگەریش بۆ زانینی جەنابەت لە پرۆژە داعویەکانە بەردەوام بەرەو پێشەوە دێت بەڵێ بە بۆنەی دیزاینەوە لە بابەتی پەرلەمانە هاتوۆتە دواوە بەڵام لە بابەتی داوەیە لە بابەتی دروستکردنی مزگەوتە لە بابەتی هاوکاریکردنی فەقیرانە مەسەلەن 4 ساڵ پێش ئێستا کۆمەڵی دادگەری تەنها خزمەت گوزاری ئەگەیانە دەوروبەر بەڵام لە مودەیە دوایەوە گەیانی غەزە لە مودەیەکی تر دوایەوە هاوکارەکانی گەیان بە ئەفریقیان مەسەلەن ینی هەنگاوی باشینە بۆیە بەڕاستی لە ڕووی داعاویش و هەروایە لە ڕووی داعاویەوە ئەو پرۆژانی کە 4 ساڵ پێش ئێستا هەمان بۆی زۆر زیاتریان کردووە بۆیە ئومێ دەکەین و بەو نیازش چاوەڕوانیمانێکە تا کۆنگرەی داهاتووی کۆمەڵی دادگاری لە ڕووی داعوە و بانگەوازەوە گرنگیدان بە مەکتەبی زانایان گرنگیدان بە مامۆستایانی ئاینی گرنگیدان بە مزگەوتەکان گرنگیدان بە سەنتەرەکانی قورئانی پیرۆز گرنگیدان بەو بەرنامە داعاویەی کە پەخشێکە لە کوردستانە ئومێدمان وایە داهاتێکی زیاتری بۆ سەرفکە هەنگاوێکی زیاتر بنین ئینشاءالله. طبعا هەموو دەنگ و ڕەنگەکان هەموو فکرە جیاوازەکان بە یەکتریەوە جوانن عادەتەن ئەم دەنگە جیاواز و فکرە جیاوازانەوە دەکەن ئەو کارە پێویستیانەی کە لە ناو سەحەکەدا هەن دەبێت تەکمیلە بکرێن بۆیە هەم لە پەرلەمان بە تەواوی فراکسیۆنەکانەوە کارەکان ئەنجامەدەن و کارەکە تەکمیلا بێ و لە تەواوی کارەکانی ژیاندا لە هەرێمدا پێکەوەیی ئیشەکان بەرەو پێش دەبا داواکاری هاوڵاتیان بەرەو پێش دەبا هەلیکار دەڕەخسێنێ کێشەی گەنج چارەسەرەکە بە ئام ئەگەر پێکەوەیی ئەگە بێ لێک تێگەیشتنەگە بێ دانوستانێک هەبێ مفاوەزاتێک هەبێ لەگەڵ لایەنە سیاسەکانی تر دەست و پەنجە لەگەڵ بابەتی پێکەوەیی و ئاشتی و دەستەبەرکردنی مافی هاوڵاتیان نەرمکردنەوە کارێکی باشە بێت. ئەتوانەوە بڵێم ئافرەتان لە ناو کۆمەڵی دادگەریدا لە تەواوی کە سیاسیەکانە بەشدارن لە تەواوی ئۆرگانەکاندا ئێمە نوێنەرایەتیمان کردو و نوێنەرمان هەبووە و لە تەواوی خۆ لە جیاوازەکانی پەرلەماندا ئافرەتمان نوێنەرایەتی کردووە لە دام و دەستگاکانی حیزب ئافرەتمان هەبووە لە ناوەندی بڕیاردا ئافرەتمان هەبووە لە قیادەبوون و ئەندامانی سەرکردایەتی ئافرەتبوونی هەبووە و ڕۆڵی قیاداتی خۆی بینیەوە بەرپرسی ناوەندی زۆر حساس و هەستیار بووە و ئەتوانم بڵێم ئافرەتمان هەبووە لە ئەندامی ئەنجومەنی باڵا بووە کە لە ناوەندی قەرار و بڕیارا بووە بۆیە ئافرەتانی کۆمەڵ دەستکراون و بە ڕێژەیەکی زۆر باش هاوکارمانن دەستکراوەیان کردوین تاوەکو بتوانین لە پێگە و توانە و ڕۆڵی خۆماندا خزمەت بکەین بە گشت چینەکانی کۆمەڵگا. نقطەی قووەتی کۆمەڵی دادگەری ئەوەیە کە یەک پارچەیە و خەڵکەکە دڵی سافە لەگەر یەکتر و کۆمەڵ هێزێکی محافیزکاری تێدا کە هەمیشە داکۆچی لەسەر زیاد پابەندی دەکا بە بنەما شەرعیەکانی کۆمەڵی دادگەری کە لە کۆنگرەی یەکەمی کۆمەڵی دادگەریەوە ئقرار کراوە و جەنابی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری ئەمڕۆ داکۆچی لێ کردەوە و دەبێت زیاتر هەوڵ بدەین پابەندەکانمان زیاترکەین ئینشاءالله. بە دڵنیاییەوە چونکە خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا آمنوا یا ئەیها الذین آمنوا أطیعوا الله وأطیعوا الرسول. یا خوای گەورە سبحانه وتعالى هەمیشە بە بیرمان دێنێتەوە بۆی کە ئێمە ئاگامان لە خۆ بێ و هەوڵ بدەین زیاتر چەندە نێوانی خۆمان و خوا زیاتر بەهێزکەین ئەوەندە خوای گەورە زیاتر یارمەتیمان دەدا ئیلهاممان بۆ دێنێ ڕێنماییمان دەکات بۆی کە
بتوانین لە ناخۆشی و نەهامەتیەکان ڕزگارمان بێ و بیر و فکری نوێمان بۆ بێ بۆ گەشە پێدان بە کاروبارەکانی خۆمان چونکە خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەگەر سەرنج بدەین لە ڕۆژێکدا پێنج نوێژی بۆ ئێمە داناوە بۆ دەیتوانی ئەو پێنج نوێژە لە پێنج کاتی جیاوازە نێک کات دایبنێ بۆ ئەوەی کە لە نێوان ئەو نوێژانە ئەگەر بۆشاییەک فراغێک بێ ئاگاییەک دروست بێ بۆی بە خۆمان دابێنەوە هۆشیار بینەوە بۆی کە زیاتر پابند بین بە ئاگاداری خۆمان مڕازعی خۆمان بکەینەوە کە نێوانی خۆمان و خوای گەورەمان چاک کرد بە دڵنیاییەوە دڵمان ئۆقرە دەگرێ هێمن دەبێ ئارام دەبێ بتوانین بە مامەڵەیەکی نەرم لەگەڵ عەبدەکانی خوش بکەین بە دڵنیاییەوە کۆمەڵی دادگەری ئێمە بەش بە حاڵی خۆم تێبینیم لەسەر پەیوەندیەکانمان هەبوو لە قۆناغی ڕابردوو چونکە پەیوەندیەکانمان ئەوێ دەبێت لەسەر ئەساسی ئەوە بێ کە لایەنەکانی تر چەند هاوکارمان دەبن لەوەی کە ئێمە زیاتر پەرە بە دەعو و بانگوازی خۆمان بدەین یعنی دەتوانین مامەڵەیەکی باشتر لەگەڵ یەکتر بکەین لەسەر کۆمەڵێک بنەما ڕێککەوین بۆی کە ئەوان مرونەتێک لەگەڵ ئێمە بنوێنن و ئێمەش بۆ ئەوە خەلق نەبووین کە دژایەتی هیچ لایەنێک بکەین مەگەڵ کەسێک دژایەتی خوا و دژایەتی عەبدی خوا بکاتن ئێمە بناغی کاری ئێمە کارێکی ئیسلامیە مادەم ئێمە پارتێکین یان حیزبێکی ئیسلامین و پاشخانێکی ئیسلامیمان هەڵگرتووە دەبێت ئەم پاشخانەیە یان ئەم ناوە ڕنگ بداتەوە لە تەواوی کاردیر و ئەندامانی ئێمە ئەوەی کە هەیە کە ئێمە سواز بە خوای پەروەردگار ڕاست ئێمە کەسانێکی ناو پاک و هەڵبژارداوی ناو کۆمەڵگەی کوردەواری سواز بە خوای گەورە ئەندامەکانی ئێمە لە هەر گەڕەک و شار و شارستکە و ناسکە و لادەیەک دابن ئەبایی ئەوەن کە خەڵک دەستی ئێوەیان بۆ درێژکە کەوانە کەسانی پاک و دەست بە نێژ و کەسانی دیندار و بەتەخوان بۆی ئەوە خاڵێکی بەهێزی کۆمەڵە کە ئەمە خۆمانی پێ زیاد دەکەن لە تەواوی لایەنە ئەلمانیەکانی هەرێمی کوردستان بەبیرهێنانەوە و کارکردن لەسەر خۆمان و دینداری خۆمان کە ئەرچی لە پێشنەی خۆمانە کە کاری لەسەر بکەن خاڵێکی بەهێزی ئێمەیە وەکو تاک بە تاچ ئەندامانی کۆمەڵی دادگەریشە بۆیە بەردەوام بە بیرهێنانە و کار لەسەر خۆکردنمان کاری لە پێشینەوان ئێمە بە هەڵوێستە جوامێر و مەردانەکانمان لە ڕابردوو ناسراوین هەر ئەوکۆ نازنای پیاوی مەردیش کە بە سەرۆکی کۆمەڵی دادگەری بەخشاوە نازانین لە داهاتوو ناوە کەس تۆ دەبێتەوە بەس ئێمە هەر ئەو ڕتمەی کە لەسەری ڕۆیشتین لە داهاتوودا لەسەری بەردەوام زیاتریش پێداگری لەسەر عەق و مافی خەڵکی هەرێمی کوردستان دەکەین. شلایەکی دیڤە و divê herêmê da layanê heyên orek xerawê heyên şev û roja ev xweteka mudebber şol dikin bû çi بۆ şnavbirina exlaqê evî milletî rewiştê evî milletî adabê paqişê evî milletî ku ser rabûyî ev rastî ev rêqa qotabiyan û lawan û rêk xerawê xwe ve cihê fexr û şanaziya cara ku dîtbêjîn ku şiyaye bîte bergirîkarekî sexit بۆ پاراستنا شۆناس و ناسنامەیە ئەڤی ملەتێ کورد و ئەم فەخر و شۆنازی پێ بین ئەڤە شلایەکی دیڤە شلایەکی دیڤە ڕاستی هەندێک خاڵێدیەت هەین و مدوێتن ئەس پێشنیار کەم کۆمەڵا دادیاری ئەدڤان 4 ساڵ داهاتیدا گرنگیەکە تایبەت پێ بدەتن شوان خاڵە داخازامە پەیامامە ئەوە یا ئێکێ مەکتەبا ریخستنê zêdeketin çunku her hizbek eger bivêtin xwe ser pê xwe ragirîtin ev rastî pêtiviye mekteba rêxistinê hebîtin weku dibêjin veger mekteba rêxistinê hebîtin rêxistin hêz bû hîzb de hêz bît wextê hîzb hêz bû dê îzbat wicûda xwe ketin ev noqte gelek û geleka muhîm e hîzb îhtimameka geleka mezin bidete evî babetî heqîqeten yadî derfet û mecalekê dî hebîtin bû babetê çi babetê hindê ku وەکو دبێژن دەسەڵاتێکە مطلق ئەبدنە سەرکردایەتی و بەرپرسێت ماڵبەند دەبشێن جوانی کارێ خۆ بکەن خاڵێکە دی گەلێک و گرنگ
من پێ باشە پرۆسی کە چەواڵ ساڵێت بوریدا کۆمەڵا دادگەری هاتیە جەبهەیە ئەمامی وەکو بێژن فەخر و شانازی و بەرگری کارێکی سەرسەختەوی میلەتی بووە ئەپۆزیسیۆن بۆ ناخۆدا ئەم حەزکێن ئەڤروکەژی شێوەیەکی گەرم و گورتر سۆر و سۆرتر بێتە مەیدانێ خولڤی خەلکی بکەتە خودان ئەف خەلکی ئەڤروکە ئەوێدا سەڵەتا زاڵم و ستەمکار وەکو بێژن شلای گەندەلیێڤە ستەمکاریێڤە بێموچەیێڤە ئەف ملەتە تەپەسەر کردی چاوساوا کردی ئەم حەزکەین کۆمەڵا دادگەری دوێ خولێدا گەرم و گورتر بێتن کەواتە قۆناغی داهاتوومان ضرورە ئێمە لەم دوانە یعنی کۆمەڵ هەم تەشکیلەیەکی ئایدۆلۆژیە و هەم تەشکیلەیەکی جەماوەریە چۆن ئەم دوانە بەیەکەوە ببەستینەوە لە کاتێکە حیزب هەنگاوێکی جەماوەری ئەنێ بەبێ ئەوەی ڕێخستنەکانی تۆکمە بکە چالاکیە جەماوەریەکانی کەمتر ئەتوانێ بدروێتەوە بۆ نمونە کۆمەڵ لە ڕووی خێرخوازیەوە ئێستا توانین بڵێن گەورەترین ڕێکخراوی خێرخوازی هەیە بەڵ کاتێکە چێت انتیخاباتەوە ئایا ئەو کەسەی سودمەند بوون لەگەڵ پرۆسە سیاسیەکە لەگەڵی دێن یاخود قەمسەڵەیە کەوداکەندرێ کاتێک گەڵین باری داعاوی و پەروەدەیی بنکەکانی کۆمەڵ پڕن لە تەلەبا پڕن لە قوتابی کە دەرسە خوێنن ئەو بنکەی حکمەیە بنکەی ئەنجومەنەکانە کەواتە لە ڕووی پەروەدەیەوە هەنگاوێک گەورەمان ناوە کۆمەڵ زۆر قەڵەوە بەڵام کەچێت ناو پرۆسە سیاسیەکە لەگەڵ یادێ کەواتە ئەمەیە قسەکە ئێمە کاتێک هەنگاوی جەماوەریەنین بەبێ ئەوەی ڕێخستنەکان تۆکمە و بەقووەت بکەین هەموو بەرهەمی ئەو جەماوەری بوونە ناچێتە گیرفانەوە بۆیە لە دوا کۆنگرە زەرورە کۆمەڵی دادگەری مراجعەیەک بە ڕێخستنەکانی بکاتەوە پەیکەری ڕێخستنی بەهێزکە ڕێخستنەکانی تۆکمە بکە چونکە ڕێخستنێکی بەهێز ئەتوانێ ئیدارەی جەماوەرێکی بەهێز بکە ڕێخستنەکانت چەند بەهێزتر بن ئەوە نە جەماوە لە خۆگرێ بۆیە قۆناغی داهاتوومان بریتە لە گرنگیدان بە تەرکیز کە هێبەهێزکردنی ڕێخستنەکانە و لەگەڵ ئینتیشار کە هەنگاوی بەرەو جەماوەری بوونە ئەو هەموو هەنگاوانەی کە لە خێرخوازیە لە پەروەدەیە لە کارە داعاویەکانە ئێستا هەیەتی تۆکمەی بکە بە ئاراستەی قۆستنەوەیەکی سیاسی بۆ هەنگاوی داهاتوومان. خۆی کۆمەڵ لایەنی پەروەردەی هەر هەبووە بەڵام ئەتوانم بڵم جۆرێ لە لامەرکەزیەت هەبووە لە پەروەردە ئەنجومەنێک مەڵبەندێک ئۆرگانێک بەجیا بەڵام زیاتر بە مەرکەزیکردن و زیاتر گرنگیدان بە ڕێخستنەکان عادەتەن کۆ هەروایە کە ڕێخستنەکانت بەهێز بوو ئەدای پەروەردەش بەقووەتر و بەهێزترە بێت تاوان پەروەردە پەروەردەیەکی گشتگیر ئێتر دەتوانین بڵین ڕوانین بۆ چەمکەکان مامەڵە لەگەڵ چەمکەکانە ئا چەمکی نەتەوەیە چەمکی ئەو بابەتانی کە بڵێن ئەگەر دژ بن یا بڵین تۆ هاوڕابی لەگەڵە گرنگ ئەوەیە ئەندامانی خۆت بە ئاگایی یەک پەروەردەکەی لە ئەو واقعی تاژی ئەو قۆناغی تاژی جوان هەزمی کات و تێبگا لە قۆناغەکەی خۆی